ئەم شەڕێکی ارتجاعیە دقیقاً محکومە. وازم تەواو ئەو کەسانەی یا بەتایبەت ئەو ئەحزاب و سازمانە سیاسیانە کە موافقی ئەم شەڕە بن، سیاسەتێکی ارتجاعیان هەیە کە دقیقاً عەلەیهی خەڵکی ئێرانە. هەروەک نمونە باسی بکەین، ئەم شەڕە جونبشێکی ئاعترازی قەوی و قودرەتمەند کە لە ئێرانە بوو شکستی پێدا و بردیە دواوە بە نەف جمهوری ئیسلامی. ئاعترازی ئەو خەڵکە نەماوە، دەستی ڕاهبەرانی ئەو ئاعترازاتە بەڕێوەبەرانی ئەو ئاعترازاتانی لە یەک بڕیوە. خەڵک بە جێگەی ئاعتراز لە خیابانە بە شوێن ئەوە هەن کە بتوان ئەمنیەتی خۆیان تەئمین بکەن، ئاوارە بوون. جمهوری ئیسلامی کەوتۆتە مەوزوعی تەعەڕزی، دەستی کردووە بە ئیعدام، دەستی کردووە بە دەستگیریکردنی خەڵک. هەروەها جمهوری ئیسلامی حتا خیابانەکانی وردە وردە داگیر کردووە لە شارە گەورەکانە. بەچی؟ بە گرتنی مەراسم و تەشیع جەنازەی سەرانی خۆی هەر ڕۆژێ دانەیەکیان ئەبا بۆ سەر قەبران و خاتات ناو قەبر. بۆ ئەمە بەو شێوە خەڵک بەسیچکا و خیابان لە خەڵک بسێنێتەوە. هەموو ئەم کارانەی کردووە جمهوری ئیسلامی. ماڵوێرانی خەڵک هەر بۆمێکەیە فرە دقیق بێ ئەو موشەکانە، فرە بەباشی نقطەی مرکزی مەراکزی نظامی جمهوری ئیسلامی پێکێ ناو شارەکانە چەندین مەحەلە چەندین کوچە بە دەوربەر خۆیان ماڵ بە ساقی نایەڵێت. مەوجی ئینفجارەکەی خەڵکی یەکجار زۆر لێرا کوژراون. لە نەتیجا ئەم شەڕێکی ارتجاعیە ئەبەدەن بە بۆنەی ئەو لەگەڵ جمهوری ئیسلامیە ئەم شەڕە هەیە و جمهوری ئیسلامی ڕژێمێکی جەنایەتکارە و خەڵکی ئاوا قەتڵعام کە لە دەیمانگە بە نەزەر بن هیچ تەوجیهێ نییە بۆ ئەوە کە دفاع کرێت لەوە کە ئەم ئەمریکا و ئیسرائیل حمڵەکەن بە ئێران. قسەکە لەسەر ئەوەیە خەڵکی ئێران پێش ئەم حمڵە بە هێزی خۆیان، بە توانایی خۆیان، بە بوونیان لە عەرسەی مبارزاتیە جمهوری ئیسلامیان خستووە زەلالەت. جمهوری ئیسلامی مرەتەب لەسەر ئەو شتانە کە بۆی ئەساسی بۆکو حجاب، بۆکو مەزهب، بۆکو نوێشکردن، مزگەوت، ئەم جۆرەشتانە لە هەمووانە پاشەکشەی کرد. لەو ئێرانە دەورەیە بوو هەرکە گوێی لە گۆرانیە بگرتە یان گرت تا حەدی ئیعدامەیان برد. خەڵک لە خیابانە ئەڕەخسین، گۆرانیانە وت، بەمەیلی خۆیان لیباسیان ئەپۆشی، بەمەیلی خۆیان هەرچی میلیان وە ئەیان خوارد، شادیان بۆ خۆیان هەنیوە ناو جامعەکە. ئەم شەڕە هەمووی ئەوانەیە لە خەڵک سندۆ.